کاتتان باش منداڵە چاوگەشەکان دیسان بێ گەیشتینەوە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گەشتی باخچەکان. گەشتی ئەمڕۆمان بۆ باخچەی منداڵانی مرواریە. جا منداڵان بە لە نزیکەوە ئاشنابین بە کار و چاڵاکی مامۆستا و منداڵان و بەڕێوەبەری ئەم باخچەیە. فەرموون بینەرمان بن. زۆر گەشین ئەم ڕەنگانە شیرین و بۆ ئێمە سەرژینی سووریا مەڕێوابەرە شیماوستا و ڕابەرە بەمەی چاو دێمانە سپی یاریکارمانە لە باخسام ساڕەنگە لەبدە گوڵی خەشەگە. بەناوی خوای گەورە و میهرەبان من مامۆستا سەبریە ڕەحمان حەمەد بەڕێوەبەری باخچەی منداڵانی مرواری لە گەڕەکی زانایان لە سەرەتا دەست بەکاربوونم وەکو بەڕێوەبەر دووەم بەڕێوەبەرم لەو باخچەیە لە چاری 2018 دەستم بەکار کردیە لەو باخچەیە ساڵانە چەندەها منداڵ وەردەگیرێت لەو باخچەیە پێشوازیان لێ دەکرێت ژمارەی منداڵەکانمان زۆر زۆرە لەو ساڵی کە من هاتم 550 منداڵمان هەبوو بە 4 ساڵی و 5 ساڵی ئەو ساڵە تەواو بوو ساڵی دووەم 2019 لۆ 20 هەتا مانجی دوو دەوامان کرد پاشان بەهۆی ئەو نەخۆشی کۆرۆنا باخچە و قوتابخانەکان قەپات بوو لەو ساڵەوە دەستمان بەکار کردەوە ستافەکەم پێکاتیە لە 18 مامۆستا بە مۆڵەت و بێمۆڵەت و لەگەر دە فەرمانبەری بە پاسەوان و چاودێر و باخەوان و ستافەکەشم 4 مامۆستا مۆڵەتە 14 مامۆستاش دەوام دەکەین و لەگەر محازڕەکیشم هەیە ڕۆژانە خەریکی ئیش و کارەکانمان لە بیدایەتەوە دەست دەکەین بە پێشوازی منداڵان هەر لە سەرەتای کە دێمە دەوام یەکسەر لە باخچە پێشوازی لە منداڵەکان دەکەم لە 7:30 و 10 دقە 7:30 و پێشوازیان لێ دەکەمە تا 8:30 و لە دەرکەی ڕادەوەستمە تا هەمویان دێنە ژۆرە پاشان دەست بە ئیش و کارەکانمان دەکەین ئەو چ ئیشی ئیداری بی چ ژوورەکان بی ڕۆژانە ژوور بە ژوور بەخۆم چاودێری هەموو کار و ئیش و کارەکان دەکەم لەگەر چاودێران و لەگەر مامۆستایان و هەمومان لە گەر یەک ستاف ئیش دەکەین ئیش و کارەکانمان زۆر بەڕێک و پێچی ستافە چیڕێک و پێکمان هەیە و تا تەواو دەبن لە 11:30 کە ئیش و کارەکانی ئیدارە و ناو باخچەم تەواو بوو بەخۆم لە دەرکەی منداڵەکان لە بۆ بەڕێکردن لە 11:30 ئەم لەوێدا دەنیشم 5 دقە 12 بەڕێیان دەکەین تا تەواو دەبی لە کاتی کۆتاییش منداڵ هەیە تاخیر دەستەوە داکوبابی فەرمانبەرە خەفارەم دانایە لە مامۆستایان و چاودێران و بەردەستەکان. یاری ناکەم لە کۆڵە
من مامۆستا شەیما فادڵم لە باخچەی منداڵانی مرواری ساڵی دەرچوونم 2001 لە 2002 من لێرە بە مامۆستایمە وانەی زۆرم گوتووەتەوە بەڵام ئێستا من مامۆستای کوردیمە لێرە کوردی دەڵێمەوە من هەموو ڕۆژێ دێمە باخچە سەرقاڵی ئەوەم کە منداڵەکان بەڕێکی پێشوازیان لێ بکەین هەموو ڕۆژێ بەیانیان بە دڵێکی گەورە و فراوانەوە لەبەرەوەی ئەوانە منداڵن یعنی پێویستیان بە هەست و سۆزی زیاترە و ئەرک و ئەوانش ینی زۆرترە ئەبێ و هەموو ڕۆژێ دێن فێری پیتەکانیان دەکەین وان ئەو منداڵانش کە دێنە ئێرە بە هەموو شێوازێ فێر دەکرێن بە داتاشۆ بە وایت بۆرد بە قەڵام بە فلاش کارت بە هەموو شێوازێک ئەو منداڵانە فێر دەکەین و زۆریش دڵخۆشن پێی بە گۆرانی بە نووسین هەت هەمان شێوە بە نووسینیشەوە کەوایان لێ دەکەین ئامادە بن بۆ قۆناغی بنەڕەتی کە ئەو منداڵانش کە دێنە باخچە زۆر جیاوازترن کە لەو منداڵان کە نایەنە باخچە لەبەرەوەی ئەوانە ئامادەیان دەکەین فێرە نیزام دەبن فێر دەبن چۆن بێن دانشن فێرە پیتەکان دەبن فێری ژمارەکان دەبن فێری گۆرانی دەبن بیر و هۆشیان فراوانتر دەبێ و دەبێ مامۆستای باخچە دڵی زۆر گەورە بێت و فەرق و جیاوازی منداڵەکان لە چاوی خۆی بگرێتەوە هیوادارم یعنی هەموو داک و بابێک منداڵەکانیان بهێنە باخچە لەبەرەوەی زۆر سوودی لێ وەردەگرن و ئامادە دەبن بۆ قۆناغی بنەڕەتی بۆ پۆلی یەک هەموو شتێک فێربوونە بە هەموو شێوازێک و هیوادارم یعنی باخچەی منداڵان زیاتر احتیمامی پێ بدرێت لەلایەن پەروەردەوە بۆ ئەوەی ئاستی منداڵەکان زیاتر بەرز بێتەوە و زۆر سوپاستان دەکەم. جان باش ناوت چییە؟ محمود محمود ناوی بابەی چییە؟ فەریدون محمود فەریدون ناوەکی زۆر خۆشە باشە محمود ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی مرواری ئافرین لە چ گەڕەکێکە؟ زانایە ئافرین محمود ئێستامە لە چ وەرزێکین؟ زستان ئافرین دەتوانی ناوی مانگە کوردیەکانی وەرزی زستانمان بۆ بڵێ؟ بەفرەمبان ڕێبەندان ڕەشەمێ ئافرین باشە زستان ساردە یان گەرمە؟ ساردە ڕۆژ باش ژیان باش ناوت چییە؟ ئیبراهیم ئیبراهیم ناوی بابەی چییە؟ حەیدەر حەیدەر ئیبراهیم حەیدەر ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی مرواری ئەدی ناوی بەڕێوەبەرەکەت چییە؟ سەسەبوڕیا ئافرین باشە ئەوڕۆ لە ژووری بیرکاری چت وەرگرت ژمارەی چ؟ 6 ئافرین دەتوانین بۆم بژمێری لە ژمارە یەکەوە تاوەکو 6 بەڵێ کە بزانم؟ 1 2 3 4 5 6 ئافرین باشە ئەگەر بێت و تۆ 2 دانە سێوت هەبی دانەیەکت خوارد چەند سێوت بۆ دەمێنێتەوە؟ 1 ئافرین ئەدی ئەگەر 2 پرتەقاڵت هەبی پرتەقاڵێکیشی تریشیان پێدای دەبێتە چەند پرتەقاڵ؟ 3 ئافرین زۆر سوپاس ئیبراهیم زۆر سوپاس ئافرین
يا باش ناوت چییە؟ لدا ناوی بابەی چییە؟ بختيار ناوی بابت چییە؟ بختيار ئافرین نەدا بەختیار نەدا ئێستا سێ پرتەقاڵت هەیە ئەگەر پرتەقاڵی تریشیاندایە دەبێتە چەند پرتەقاڵ؟ دا دەنگت بەرزکە؟ جار ئافرین ڕۆژ باش جيان باس ناوت چییە؟ لنيا لەنیا ئەدی ناوی بابەی چییە؟ هنر لەنیا هونەر لەنیا ناوی باخچەکەت چییە؟ باختي مرواري ئافرین لەنیا دەتوانی لە ژمارە یەک تا وەکو شەش بۆمان بژمێری؟ بالي دەبژمێرە؟ 1 2 3 4 5 6 ئافرین زۆر سپاس لەنیا خان من مامۆستام لە باخچەی مرواری ناوم نەشمڵتا خالیدە لە بابەتی بیرکاری و زانستی بە منداڵەکان دەرێم بە هاوکاری منداڵە چاوگەشەکان بابەتەکەی دەرێمەوە بەکارهێنانی ژمارەکان بە وەسائل بە یاریکردن بۆ ئەوی منداڵەکان بێزار نەبن لە دەرسەکانی ئەو منهەجێک کە لە وەزارەتیش بۆمان دادرا بە گوێرەی وەزارە پێ ڕاگەیشتن ئەوە منداڵەکانی ڕادەگەینی. من مامۆستا گەلاوێش ڕەمەزان لە باخچەی منداڵانی مرواری پۆلی یاری و ئاوەدانکردنەوە یاری بە منداڵەکان دەکەین لە پۆلی یاری چەند یاریەکیان پێ دەرێن لەبەر ئەوەی منداڵان زۆر حەزیان لە یاریکردنە یاریکردنمان بە تۆپ هەیە بە سەبەتە بە خشکشۆکە بە تۆپ هەموو یاریەکانیان پێ دەکەین و بە شێوەی گروپ. سڵاو منداڵەکان چۆنن؟ ئەوە منم مام مەیمون ئەوەش برادەرەکەم بەرخەیە خۆشحاڵم بە هاتنتان ئێستا شانۆیەکی زۆر خۆشتان بۆ دەکەین هیوادارین بەدڵتان بێ جەشنە و بۆنە و شادیە ڕۆژی گردن ئازادی حەز و ئاوا تو مراز ئادەی تەواوی کردی ئەوە دیسان لە بێرت چووەوە هەر لە جەژنە یەکەدی ئافرم ئەها چەند ئاسانە هەر لە خۆتەوە دەترسی و دەرێ من بیرم دەچێتەوە دەیتر نەترسی باشە باشە دە باشەیتر من ناترسە و خۆ من هەموو جارێ ناترسم سوێن بەخوا دەی سوێن بخۆ دەی بلەیتر ناترسم بەخوایتر ناترسم دایکان و باوکان پیرۆز بێنێتان یاریزانی ئێوە دڵمان خۆش دەکات لەلەلا 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 لەلەلا
سەوزە کچی شیرینم ئەوە بۆ دەگری باوکە چۆن نەگریم دایکم ناڵێ بچم لەگەڵ ڕەفیقەکانم لە پارکەکە یاری بکەم چی ئەتەوێ بچیتە پارک یاری بکەی ئەی نازانی ئێستا نەخۆشی کۆرۆنا هەیە کۆرۆنا چییە باوکە کۆرۆنا نەخۆشیەکی زۆر مەترسیدار و کوشندەیە چەندەها خەڵکی لە ناو بردووە و چەند دۆست و ئازیزانمان بەهۆی ئەم نەخۆشیەوە کۆچی دواییان کردووە کچی شیرینم نابێ بچیتە دەرەوە ئاخر باوکە من نازانم کۆرۆنا چییە بەڕاستی بۆ میڕۆنکەوە کۆرۆنا هەروەکو پێم وتی کچی شیرینم ئەم نەخۆشیە تاکو ئێستا چارەسەریشیان بۆ نەدۆزیوەتەوە جا لەبەر ئەوە کاتێکە لە ماڵ دەرەچین ئەبێ یەکەم جار دەسەکانمان پشۆین دوای ماسک ببەستین و لە هەمان کاتدا لە شوێنی قەڵەباڵغ دوورکەوینەوە ئێ باوکە من ئەم کارانە هەمووی ئەکەم ئەی بۆ ڕەفیقەکانم هەمویان ئەڕۆنە دەرەوە ماسکیش نابەستن کچی شیرینم ئاخر ئەمانە هێشتا نازانن ئەم نەخۆشیە چەند مەترسیدارە بۆ ئەوەی بەرگری لەشمان بەهێز بێ دەبێ ڕۆژانە ئێمە ئاوی پرتەقاڵ و لیمۆ بخۆین هەروەها سەوزە بخۆین دوورکەوینەوە لە خواردنی کۆلا و چیپس و هەروەها ئەو گۆشتی سوور و شیرینیەکان چونکە ئەمانە بەرگری لەشماندا دەبەزێنێ لەبەرەوە پێویستە سەوزە زۆر بخۆین لەگەڵ میوە ئێ باوکە من ئەمانەش ئەنجامەدەم منداڵێکی زۆر پاک و خاوێنیشم زۆر پابندم بە پاک و خاوێنی خۆم کچی شیرینم قەی ناکە هەروەک پێم وتی چارەسەریان بۆ ئەم نەخۆشیە نەدۆزیوەتەوە دەباشە باوکە گیان من ڕێنماییەکانی تۆ جێبەجێ ئەەکەم منداڵان ئێوەش وەکو من کە لە ماڵ دەرچوون ماسک ببەستن ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانتان بە ئاو سابوون بشۆن و لە هەمان کاتدا لە شوێنی قەرەباڵغ دوورکەونەوە گوێتان لێم بوو منداڵان شتێکی تریش هەیە کە زۆر گرینگە ئەویش وەرگرتنی ڤاکسین کە گەڕانەوە ماڵ بەدایە و بابە بڵێن ئەوەی ڤاکسینی وەرنەگرتووە لە تەمەنی 5 ساڵیەوە منداڵەکان هەروەها گەورەکانیش هەموو ڕێبکەن بۆ بنکە تەندروستیەکان بۆ وەرگرتنی ڤاکسین دیسان جارێکی تر پێتان دەڵێم بەستنی ماسک هەروەها ڕۆژانە دەست شوشتن 4 تا 5 جار و لە هەمان کاتدا لە شوێنی قەرەباڵغ دوورکەونەوە گوێتان لێ بوو منداڵان هیوادارم پابەندی ئەم ڕێنماییە تەندروستیانە بن ئیتر زۆر سوپاستانەکەم منیش زۆر سوپاستانەکەم خواحافیز خواحافیز خۆشەویستەکان بەم جۆرە هاتینا کۆتایی گەشتی ئەم جارەمان تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ